وەکو ژنی ڕۆژهەڵاتی کوردستان کە بەشداریم کردووە لە ئەم چالاکیە کە ئیمڕۆ بە بۆنەی هەشتی ئادارەوە کە ڕۆژی جیهانی ژنانە کە ئێمە لێرە گوڵبڵاوەکەینەوە بە هەموو ژنانە کە بۆ پیرۆزبایی هەشتی ئادار کە ئەم چالاکیمانە پێکەناوەوە گوڵبڵاوەکەینەوە و هەشتی مارس لە هەموو ژنانی جیهان و بە تایبەت ژنی کورد بە تایبەت ژنی شۆڕشگەر ژنی ئازادی خواست پیرۆزەکەم پیرۆز بێ بە هیوای سەرکەوتن کە بە ڕۆژێکی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ و ڕۆژی ئازادی بۆ هەموو ژنانی چوارپارچەی کوردستان پیرۆز بێ و لە ڕێبەر ئاپۆیش پیرۆز بێ لە هەموو بنەماڵی شەهیدان و هەموو ژنانی ئازادی خواز و گەلی ئازادی خوات پیرۆز بێت. هێز و ئرادەیدا بە ئێمەژن کە بتوانین خۆمان بژینەوە تێکۆشان کەین بۆ ئازادی ژیان لە باشووری کوردستان.